دم باش تماشاوان نجا آیا دگلویه که دای بچاره سرکرنا دوزا کرد پکی که پناه بوتون دو تیجه ببه ددمه که دکو گلک جراماسا دهت خویه کرن و دهت گوتن کل ترکیه لان کل باکور کردستان ولات ترکیه هول داده و پرسه به آوین دموکراتیک و اشتی چاره سر بکه هر وها آلی کردانجی تکزیه لسر وی چنده دیگه گلک جاران بجداریا کردان یا خورد ده نوا رکخستین سیویل ده نوا سیاست دا گلک لبرچاوه تایبتی لپارلمنتا وی ولاتی گلو دنها دا کو تایبتی او بویارا دو شف دمجمریک لدورا هکاری لجولمرگی لچلی لور قومی بو ده انجام دا لگور چافکانین پکه که سط لشکرین ترکیه هاتینا کشتن و 5 گریلاجیک هاتینا کشتن هر وها لگور چافکانین ترکیه و آژانسین نف دولتی پیتری 20 لشکرین ارتشا ترکیه هر وها 15 گریلاین پکه که هاتینا کشتن دنها دافتن دو تیجیه که دنابره هر دو آلیان دا پیدا بویه گلو و هیا چند خدمتا چاره سرکرنا پرزگیری که کرد دیگه بو چی پنا بووی یکی بووی چنده هات که برن آیا هیانها او رین بو چاره سریا پرزگیری که کرد لباگوری کردستان هاتنه دست نشان کرن اکتیف نبونه خورد نبونه او پیویست اف در فتن هاتینه برچاو گرتن مذاکرن هاتنه پیش خستن یان صدمدن هنه توی بینر سرنجا خال سروی بابتی نشان بده بو چاره سرکدینی دوزی کرد پید باشه پکی که پنا بتودنی تجی ببا اما ناو نشانی توریم روی برنامه ای و برنامه مایک خلکه دوای ام ناو بره لخدمت ورگتنی سرنجی آدم تکایه لسرم بابته لگلم بن جاری که در صلاو آیا لگلوا دای بچاره سرکینی دوزی کرد پکی که پنا بتون دو تیجی بباد لکاته که زور جر بس لوا کرد که لباکوری کردستان ولاتی ترکیه حکومتی ترکیه ولا دا برای چاره اشتی پرزکشی کو چاره سر بکه هر وهلاین کردیکان هم اوانی لاین شوراشگری و لاین کان که لآمد لچارچوی خباتی سیویل و سیاسی حولدن تأکیل سروای که ناو که پیوسته پرزگیری که کرد انگو پرسیکو لباکوری کردستان برای چاره دموکراتیک و اشتی پیش بخرید و مذاکره پیش بخرید لکاته که کم همو دنگوان هیا پیش هەڵبژارنەکانی 12 حوزەیرانی ئەمساڵ جارێکی دیکە لە تورکیا ناو بە ناوتون و تیژی سەر هەڵداداتەوە بە تایبەتی شەڕ لە نێوان پارتی کرێکارانی کوردستان و ئارتشی تورکیا کە لەمەیە قوربانی لە هەردوو لایەکەوێتەوە کە دواتریان شەڕی دوێنێ شەو لە پارێزگاری هەکاریە کە لە شەڕەکەدا بەپێی سەرچاوەکانی پەکێکە زیاتر لە 100 جندورمەی تورکیا کوژراون هەروەها 5 گەریلایەوانیش کوژراون و بەپێی چاپەمەنی تورکیا و ئاژانسەکانی نێودەوڵەتی وەکو ئاژانسی ڕۆیتەرس لەو شەڕەدا 15 گەریلا کوژراون و زیاتر لە 20 جندورمەی ئارتشی تورکیا کوژراون پێت وایە ئەم ڕەوشە پەنابردن بۆ توندوتیژی پرزگیرێکی کورد چارەسەر ببێ پێت باشە ئەمە بوو گەشت و تەمڕادەیە ئایا ڕەوشەکە لێرەیە خەتیمی بوو لێرەیە ڕەوشەکەەوە خواست کە توندوتیژی بێتە کایەوە یان زیاتر ڕێگا چارەسەری تریش مابوو لە هەمان کاتە سەرۆکاتی هەرێمی کوردستانیش ئەم شەڕە لە بەیاننامەیەکەدا شەڕی دوێنێی هەکاری پرۆتەستوەکە بۆ گوت و بێش لە سەرم بابەتە بینەرە بەڕێزەکان یەکەم پەیوەندیمان هەڵۆ لە باسرما کاکەڵام کاتەوە باش ئەو کاتت باشرارە باش باشتر ئەگە دەنگی تێلەڤیزنە کەسکێ تکایە بالنسبة أو تركيا بالنسبة تركيا دا أوي دا سوري عراق دا كردستان دا بو خداي زوزر يا بالنسبة أو كردانات بفكر قرصة تتاوان دار شيء هي كردية تتاوان شيء لا لا عادي عمر لا سيدك لا أو متقارب تتاوان شان هي نزل بالشارع هي بالشارية كم بالشاري دونيش بالنسبة خاصة هريدي بخو أو بونا 2 ساعات ونص ساعات أنا مصوراني خاصة لا تشينا خاصة 2 ساعات ونص ساعات صوراني خاصة لا خاصة هريدي سبب آيات يخدم أتا عند دكتور ناس إشاعة من بكرين أتا تشينا هؤلاء إشاعة كان اجتماعي وتقبل لا يك تسوى كتقانونك عشان بارتي نظام بارتي تسبوكا خاصة بودا بينك مش بودا بينك ما عارفش زبالة عاد بودا بينك تبليوك بالكم حكومات بس خوش برنامج ديك بزوج سپاس سوما لەگەلە لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش سوما خان ئێوارە باش کاگەکار باشتر سپاس دەستخۆشی تۆرەکە و لێکم سپاس
بەڕاستی من لەگەڵ پاکەکانیم کە توندوتیژی بەکار بهێنرێت باوەڕیشم وایە کە هیچ شتێک بە توندوتیژی چارەسەر ناکرێت پێویستە لەسەر مێزی گفتوگۆ بن بۆ ئەوەی گوێ لە داواکاریەکانی یەکتری بگرن چونکە چ کورد و چ پەکەکە هەردووکیان برای یەکترین و هیواداریشم چونکە باوەڕم وایە کە هەر شەڕیش ببێت هەر کوڕی فەقیر و هەژارەکە لە ناو ئەچێت یاخود ئەمرێت پێویستە حکوومەتی تورکیاش گوێ لە داواکاریەکانی پەکەکە بگرێت چونکە ئێمە یەک حکوومەتیشمان هەیە هیوادارم کێشەکانیشیان بۆ چارەسەر بکات. بەڵێ محەممەدمان لەگەلە لە چەمچەما لەسەر هەمان بابەت کاک محەممەد ئەم کاتەوە باش براکەم کاتۆ باش هەموو کاتێکت فەرموو تکاولیەکەم مۆبایلەکە دامە خەرەبا کۆمەڵ شتێ ئێمە ببوورە ئێمە مۆبایلی کەس دانەخێن تکایە ئەنیەوە بەردەمە ئێوەیە ئێمە حەزەکەنەوە پەیوەندی بکەم بەڵام ئەگەر بە کورتی لەبەرەوە خەڵکێکی زۆر لە سەرێری پەیوەندیە بڵێ زۆر باشە من دوێنێ کەس پەیوەندیم پێوەکردن باسی سلفەی زەواجم کرد دەستخۆشیمان لە حکوومەت کرد ئەمە دوم شت من 4 ڕۆژە لە شەمەوە خەریکی سلفەی زەواجم بەڕاستی یعنی سەیکە لە ئەوتیان پیتاقی سەکەن دوایوتیان کەفیلێکم هێناوە دوایوتیان کەفیلەکە شومی ناکە بڕۆ کەفیلێکی کە بێنە کەفیلێکی کەشم هێناوە ئەمڕۆ مشتێکم تەواو کردووە ڕۆیشتومە کاک محەممەد تکایە من تکا لە هەموو بینەرە بەڕێزەکانەکەم هەموو ڕۆژێک ئێمە بابەتێک دەستنیشانەکەین باسی سلفەی زەواج و باسی کۆمەڵ لە مەشاکلین بابەتی تریشمان کردو ئەمڕۆ بابەتی ئێمە لەسەر پرسێکی هەستیارە ئەم پرسەیە خەڵکی کوژراوە لە ناوەخی کوردستاندا ڕەتفعلی جیاجیا هەیە کە حەزەکەن لەسەر ئەم بابەتە قسە بکەن تکایە بەڵێ باشە بەسەر بەسەدانی کێشەکە چۆنە ئێمە من لە بەچای خۆم لە تلڤیزیۆنەکەی جەنابتانە باڵین لە ئێنالیاوە نووسرا بوو ئەو کەسانی کە فۆرمیان کردگوکە بە شەرتێک عقز سلفەی زەواج شمولیان نەکات بەڵام بەو مەرجەی کە کەفیلەکانیان لە هەرێما بێت من 2 کەفیلمێنەوە لە هەرێم خۆم دانیشتی هەرێمم ئێستاکە ڕۆشتومە لە گەنجینەکە بۆ سەکی پارەکەم بۆ بکەنەڵێن ئەو بڕیارە ئەسڵان درۆیە و شتیواژ ناتوە یعنی من لەسەر بڕیارێکی تەلەڤیزیۆنەکەیەوە 4 ڕۆژە خەریکم ئێستاکە چوومەتە بەردەمی مەسوولەکە ئەڵێ نەخێ شمولی ناکە ئەو هاڵە درۆیە بەڵێ کاک محەممەد ئێمە هەواڵ هەر لە خۆمانەوە بەڵاو نەکەینەوە هەواڵ سەرچاوەیەکی باوەڕپێکراو لە لایەنە فەرمیەکان چ لایەنی سیاسی کۆمەڵاتی لایەنەکان پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بێمە هەواڵ بەڵاو نەکەینەوە بڵێ کە من ڕۆشتمەوە تا من خۆم بە بەڵگەوە پێ دەڵێم حەزێکی باسی زۆنکەتان بێن بێت من ئەچم بە هەموو بەڵکانی پیپشاندم ئەچینە لای مدیرەکە ئەگەر واژ نەبوو کەواتە من درۆوەکەم هیچ ڕاست دۆ لە ڕۆیتۆ پێ من ئەو سەرنجی تۆ لە لای خۆم هین کرد ئێمەش بە دوواداچوونی زیاتر بەم هەواڵەکەین سوپاس پەیوەندەکەت ئەحمەدمان لەگەرە هەر لە چەمچەماڵەوە ئەم کاتەوە باش کاک ئەحمەد زۆر سپاس زۆر مەمنونم کاتت باش هەموو کاتێکت وڵا لەسەر ئەو تەوەرە بەڕاستی پێت بەڵام یعنی پەکەکە بەڕاستی دڵخۆزی کوردن بەڕاستی کەسی بەجورئەت و خاوەن یعنی ئەوانە دوا ڕۆژی کورد بەدەست ئەوانە حەزەکەم هێشتا پێ بووە وەرە سەر مەسئولینی خۆمان برام وەزیری پێشمەرگەیەکت هەیە نازانێت دوو قسە بکە یعنی بەڕاستی پێت بڵم دەبا ڕائیسە موقفی خۆی بنوێنە ناینوێنە ناتوانێ کاکە ناتوانێ بەڕێزم هیچی تیانە وەرە سەر شتەکانی کە بەڕاستی پێت بڵم پەکەکە يعني خوێنی کورد بەدەستی ئەوانە ئێمە وەکو خەڵکی چەمچەما هەموو خۆمان حاضر کردووە هەر شتێک ئامادەین بڕۆین بۆ سەر بەڵام لە ئێستادا کاک ئەحمەد کردەکانی کورد ناکرێ ئەوانە فێری بەری ستلیت و یعنی کۆمەڵی شت بوونە قسەی زلەکەن کاکە بەس لە ئێستادا کە پرۆژەیەکی کێرانەوەی دەموکراسی بەڕۆی کوردە چوینەتی چارەسەرکردنی کورد کێشەی کورد لە تورکیا کە بەرپرسە باڵەکان زۆر جار باسی ئەوایکەن کە ئەوان مذاکرایان هەیە ئەوان بەرنامەن هەیەن بۆ چارەسەرکردنی پرسی کورد لە ئێستادا پێت وایە پەنابردن بۆ ڕێگەی توندوتیژی لە ئێستای خزمەت بە دووزی کورد بکات لە باکووری کوردستان بەڕێزم ئەوانە تەجروبەیانێ پەنابردن کۆمەڵەوە حیزبی تورکیا پەنیان بردووە بۆ ڕێگای دیبلۆماسی هەمویان بە 30 ساڵ زیندانی بە 20 ساڵ زیندانی ئەکرێن ئەوە یانێ بیانکەن بە تیرێکی بێپەڕ و باڵ و بیانگرن بۆ یانێ چەکیان کەنەوانە بەڕاستی پەکەکە بەوە نەبێ هیچ هەلێکی ترینێ و زۆر دڵسۆزی کوردن بەڵێکم لەسەر دوو تەوەری بەرنامەکەی پێشوت زۆر هەوڵمدا ئەگەر مەجال بدەی قسە بکەم لەسەر خەڵکێکی زۆر لە سەیری پەیوەندیەکەیەکی زۆر بەکۆفی یەک دەقە مەجالم بدەی بەڵێ ئەو مامۆستا بەڕاستی پێتەڵم ئەوە سەبەبی ئەو مامۆسای کە ئازاری ئەو تەلەڤیزیۆنەوە ئەو مامۆسایانی کە پێ ئەگەن یعنی جیلی مەحەد و ئەوانە کە وەکو دەواچین تێگەێندان ئەوانە خۆیان ڕاست بوو کۆتر بە کۆمەڵی کەسی نەشارەزایتە بۆی ئێسێسوا لەو تەلەڤاناکە خۆیان بۆ شتوە گەورە کراون بەسەلەی
تریش یعنی بەڕاستی پێت بڵم تکات لێکم مەی بڕە بەسەرم یعنی پەکەکە دڵسۆزی کوردن بەڕاستی پەکەکە یعنی کورد. بەڵێ کاک ئەحمەد ئەکە ئیجازان بیتێ خەلکێکی زۆر لە سەیری پەیوەندیە. بەڵێ محەممەدمان لەگەلە لە شاری سلێمانی کاک محەممەد ئەم کاتەوە باش ئێوارە و باش پێگەڕزم باشتر زۆر سپاس. بەڵێ بەنسبەت ئەوەی پەکەکەەوە بەڕاستی ئێمە وەکو خەڵکی سلێمانی بەڕاستی لەگەڵ پەکەکەیان بەڵێ لەگەڵ پەکەکەیان لە هەموو ڕێکەوە لەی شەڕکردنەوە حکومەتی ترێکتەوە دەستی لە کورد سوالم خۆم لە خاکی خۆمە تا کورد ئەسڵ ئەو بەڵێ کاک محەممەد طبعا ئەو وێنانەی ئێوە بینن حسابی بۆ کورد حساب ئەسڵ هەر بۆ کوردیش ناکە ئەجا سەرکردە سیاسەکانی خۆشمان ئەوە هیچ حسابی بۆ ناکەن پێویستە لەسەریان ئاواتون تیژون ئەو خوشکە بەڕێزەی لە بدایەتە تەلەفۆنی کەروتی نابێتون تیژون تیژ نابن چیەکەن بەڵێ ئەوان لەمانە کوشن بۆی پێویست هەر ئەمان لەوان کوشن بەڵێ سپاس پێیان دەکەێت تیژ نەبێت ئەوە بەڵێ بینەرە بەرزەکان ئەو وێنەی ئێوێن ئێستا بینوێنەی ئەمڕۆیە و شەڕوپێکدان لە ناوچەی هەکاری لە جوولەمێرگێز لە ناوچەی چەلێ سەر بە جوولەمێرگێ لە باکووری کوردستان ئەوە وێنەی ئەو شەڕەیە کە ڕوویداوە لەو شەڕەیە بەدەیان کوژراوە هەیە و بێگومان ئەم شەڕەش کاردانەوەیەکی زۆر توندی هەبووە بە تایبەتی لەلایەن حکوومەتی تورکیاوە سەرۆکەزیری تورکیا یەکێک لە سەفەرەکانی خۆی بۆ دەراوی وڵات لەسەر ئەم بویەرە ئەنکۆم ڕووداوە ڕایگرت و کاردانەوەی جیاوازیش هەیە سەرۆکاتی هەرێمی کوردستانیش بە توندی ئەم هێرشە پرۆتەستۆ و محکوم کردووە. هەروەها لایەنی پێکی کێشاڵێ ئێمە لەسەر ئەم چاڵێکیمان کردووە لەبەرەوە سوپای تورکیا ویستویانە بێنەوە ناوخای هەرێمی کوردستان ئێمەش کەمینماندانەوە و ئەمە ڕەتفعلێکە بۆەوەی کە لە باکووری کوردستان لە شارە جێژەکان ئامەد سێر توان شەرنەخ جوولەمێرگ شارە جێژەکان مێردین لەو شارانە شەپولێکی بەرفراوانی گرتنی کورد سیاسەتمەدارانی کورد بەرپرسانی بەدەپە کەجەدە شارەدارەکانی کورد دەست پێ کردووە کە بە هەزاران کورد ئێستا لە زیندانەکانی پەکێکێدان و پێواژۆی باشی چارەسەرکردنی پرسیگوت پێواژۆیەکە خەتمیوە یعنی وەستاوە ئێمە لەبەرەوە و ئەوە ڕەتفعلێکە بەو هەڵویستی حکوومەتی تورکیا. بەڵێ لە سەرمان بابەت سالارمان لەگەلە لە زەڕایان بەڵێ کای سالارم کاتەوە باش کاتت باش هەموو کاتێکت باشی بە قوربان وەڵام من سەبارەت بە و ڕووداوای ئەمڕۆ کە ڕوویەوە سەبارەت بە پەکەکە و تورکیا بەڵێ من بەڕاستی پەکەکە بە کوردێکی پاکە بینم بە کوردێکی دڵسۆزی هەر چوار پارچەی کوردستان ئەزانم بەڕاستی من وا ئەزانم پەکەکە دەستکەوتیانە بێ بۆ هەرێمی کوردستان بۆ هەر چوار پارچەی کوردستان لە ئایندەدا بۆیە داواکەم بە سەرکردایەتی سیاسی کورد لە مەکتەبی سیاسی بە تایبەتی پارتی وێچێتی کە ئەمڕۆ دەسڵاتیان بەدەسە ڕێگەمێن بەو تورکیا بۆ شێوازە خاکی هەرێمی کوردستان پێشێلکەن لەبەرەوە خاکەکەمان خاکێکی پیرۆزە و چەند ساڵ ئەوان خۆیان بە شاخۆ بوون و وڵاتان هاوکاریان کردوون و کە تا ڕژێمی دیکتاتۆریان لەناو برد ئیسایش کە پەکەکە لە خاکی هەرێمی کوردستانایە کوردە و پەنای بۆ هەرێمەکەی ئێمە هێناوە هیوادارم لە جەنابی سەرۆکیش ئیتر چی کە دەستدرێژەکانی تورکیا قبول نەکرێ لە ڕێگای گفتوگۆ بێ لە ڕێگای هەر شتێکۆ بێ. بەڵێ سپاس سابیر لە شاری سلێمانی لەگەڵمانە کاک سابیر ئەم کاتەوە باش فازیل بەڵێ کای فازیل زۆر سپاس من سەرەتا دەستخۆشی لە هەموو گەریدەکانی پارتی کێژارانی کوردستانەکەم بۆ هەڵمەتەی کە کردیان سەر ئەو سەربازە داگیرکەرانی کە چەندین ساڵە خاکی کوردستان پێشێرەکەن دەستخۆشیان لێکەم بۆ وتەکانی ئەرزۆکانیش ئەڵێم هەند زوو ئەو کە لە سەکرسکەنی لەلایەکدا ئاشتێکات کاوێ ئێمە ئەمانەوێ میلەتەکەمان بە ئاشتیشی بەڵام لە هەمان کاتدا هەوەسە لە گەریدەکانی پارتی کێژارانی کوردستانەکە و هەوەسە لە بەکارهێنانی هێز دەکات لە بەرامبەر ناوچە کوردەکانە. بەڵێ کاک فازیل لە کاتێکا کە وەکو توو شاری ئەردۆغان باسی چارەسەرکردنی باشی چارەسەرکردنی کێشەی کوردەکە چەندین جار لێدوانی هەبووە لە سەرەما هەر لە ساڵی 2007 پێم وایە کاتونە سەر حکم پارتی داد و گەشە پێدان چەندین مزاکرایان هەبووە پرۆژێککردنەوەی دموکراتی بەڕووی کوردە هەبووە لە پەرلەمان تاڕح کردووە ئەمانە تا ئێستا بوو پراکتیزە نەکراون ئایا لایەنی کورد بەرپرسیارە بە تایبەتی پەکێکێکە ناو بەناو ئەو شەڕۆ ئەو چاڵەکەنە ئەنجامەدا ئەن لایەنی تورکیا وەکو پێویست ئەکتیڤ نەبووە بۆ پێشخستنی ئەم مزاکرانە بەڵێ خۆی لە ڕاستیە لایەنی تورکی بەرپرسیارە لەبەر هەمیشە پارتی کێژارانی کوردستان زۆر جار دەستی ئاشتی درێژ کردووە بەڵام هەمیشە لەلایەن تورکەکانەوە
ڕێکراوەتەوە ئاشتیا زۆر سەرکردایەتی پەکەکە کەدای ئاشتی لە دەوڵەتی تورکیا کردووە تورکیا ئەوەندەی بە هەند وەرنەگرتووە تورکیا هەمیشە خۆی دێتەوە لە چەسماندنی مافی گەلی کورد لە تورکیایە ڕێژەیەکی زۆری گەلی کورد لە تورکیایە بەڕاستی کە ئێمە بیکەین بە کوردکن بە سێ بەشەوە دوو بەشەوە بەشێکی زۆری لە خاکی تورکیا جێگیرە. باڵێ گای فازلی بێگومان پارچەی گەورەی کوردستان کە زۆرترین ڕێژەی کورتیاژی باکووری کوردستانە بەڵێ تەماشاوانە نجا ئەو بویارە دو شەف لە چەلەیە گێرەدای جولەمێرگی باکووری کوردستانی قەومی و تێدا گەریلایەن پارتیا کارگەرێن کوردستانی وەکو چافکانیên هەپەگێ باڵێ سەربازیە پێکێکێ بوومە بۆ ئێنارتی تایبەت خۆیاکردن کۆ نێزی سەد جەندورمên تورکیان کۆ ئارتیشا تورکیا ئەوان کوشتنەوە 5 گەریلایەنیش جانێ خۆش دەزانە هەروە ژاریە چاپەمەنیا تورکیا دەبێژن پێتری 20 سەربازێنان هاتنە کوشتن و پێتری 10 گەریلایەن پێکێکی هاتنە کوشتن و بێگومان کارڤدانên جودا جودا بوون لە هەمبەر چەندێ سەرۆکوەزیرên تورکیا سەفەرێکی خۆ بۆ دەرڤ وڵاتیە فەرمی ڕاگرت هەروە سەرۆکوماری تورکیا عەبدوڵڵا گور کارڤدانên gelekتون هەبوون ئەوی گوتی کو ئەم هەوڵ دەدەین زۆر بجددی و وەکو ئەو دەبێژە بە ڕۆهۆڕیشال تەرۆرێ دەربینین هەروە پێکێکی جیواسە خۆیا دیکە کوێ ڕەتفعلێکی لە بەرامبەر وەیەکێ کو لە باکووری کوردستانی پشتی هەڵبژاردنên 11 حوزەیرانê 6 پەرلەمانتارên کورد کو بە دەنگینگەل هاتنە هەڵبژاردن ناوا زیندانەدانە دوی دەمی هەیەنەها بە هەزاران کورد لە باژارên جودا جودایên باکووری کوردستان ئامەد سێر جولەمێرگ مێردین وان هەمی باژار و باژاروکان بە هەزاران کورد سیاست مەدارên کورد ئەندامên بەدەپێ کەجەدێ هەروەها شارەدارên کوردان di nava zîndana ji ber wêyekê jî heyanha ئەوان jî کە مادەم چ ev gelek muzakerên hatine pêşxistin pêtirî heştê sê rojane rêberê pekekê Abdullah Öcalan tecrît li ser e ev hemû retfîel bûn bonde her wa serokatî Herêma Kurdistan jî ki hemberî êrişa duh şev saetêkî duh şev ku heyanha jî operasyon û şaropavçûn li wê deverê berfirehî didû min ew hêrişin anku ew pelemarên gerîlayên pekekê bi tundî mehkûm kiriye gelo hîn çavê dinirxînin diniha deve ta çand rewşa pêvajoya aştiyê dike ta çand xizmeta pirsa Kurd bi taybetî li Bakurê Kurdistanê dike belê li ser vê mamosta zana malegele li Helepçe kayek zanam kato baş ئەم کاتۆ باش بە ڕێزەکەم بەڵێ هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سوپاس بەڕاستی من لەوە پێشی وەکو ئێستاە بەباشی نازانم چونکە کار لەوان نەماوە تۆ بە دیپلۆماسی بە بێت و دووشیشی کارەکان چارەسەر بکەی لەبەر ئەوە بە درێژایی مێژوو چی تورکیا چی ئێران چی سووریا وە بە بەغایشەوە هیچیان دۆستی کورد نەبوون وە بەردەوام لە پیلانیان دوشی کورد گێڕاوە ئەوە تا بەبگەڕێنەوە بە مێژوو ئەو هەموو وەکو شێخ سەعید و پیران و وەکو شێخ مەحموود نەمر و وەکو هەمووی تورکیا لە ناوی بردوون و هەموویان دایەتی کوردیان کردووە و نانێشتۆ دەوڵەتێکی سەر بەخۆ پێک بێنە ئیتر یعنی بەڕێگەم تۆ باسی دیپلۆماسی دەوێتە دیپلۆماسی کامە دیپلۆماسیەوە تا هەرچی پەرلەمانتار وەکو لەیلا زانا و چەند ئافرەتێکی پەرلەمانتاری تر هەمووی لە زیندانایە بەڵێ یعنی من لەگەڵ ئەوانی بە دیپلۆماسی بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانیش کەم تەرخەمە لەبارەوە سێرەکەی هیچ هەڵوێستێکی ئاوای نییە کە دڵخۆشکەر بێ دڵنیاتانەکەم فەق لە قەندیلان نەمێنێ کوردستانیش ئەو ئازادی پێسێ جارێککە نبینێتەوە بە خۆیەوە مامۆستا بە هەمن لە شاری سلێمانی لەسەرمان بابەت بەڵێ مامۆستا ئەم کاتتان باش هەموو کاتێکی جەنابەت زۆر سپاس دیارە من لەگەڵ ئەو دیێڕەیان نیم کە لەسەر ئەو شاشەیە نووسن کە ئایا بۆ چارەسەرکردنی دۆزیەی کورد پەکەکە پەنا بۆ تونوتیژی بە پەکەکە پەنای بۆ تونوتیژی نەبردووە کورد پەنای بۆ تونوتیژی نەبردووە ئەوە دوژمنی کوردەوە حکوومەتی تورکیایە لەناو قوڵایی خاکی هەرێمی کوردستانە هاتووە لەناو قوڵایی خاکی هەرێمی کوردستانە شەڕ بە هێزێکی کوردیە فرۆشێت بەڵێ کاکی مامۆستا ئەو ناونیشانی تەوەریان ڕۆمانە ئەوە وایە کە گەلێک لایەن وایان وا بۆ چنکە پێکێکی پەنا بتون و تیژی بردەوە ئایا ئێوەی وەکو خەڵکی کوردستان بوو پێکێکی پەنا وەکو تو وەکو وڵاتێکی هەرێمی کوردستان کە زۆر کەس سوالێن ئایا بوو پێکێکی پەنا ئەمە تون و تیژیە بوو پەنا بۆ تون و تیژیە بە ئایا پێواژوی ئاشتی پێواژوی بە چارەسەرکردن بە ڕێگەی ئاشتی پرسیکۆ لە تورکیا نایان پێواژوی ختمیەوە لەبەرەوە پەنا
بوو بە ئایا لە بەرچی ئەو توی هاوڵاتی ڕای خود نیشان بدەێ لە سەرمە فەرمو چونکە علامات استیفاشمانداناوە بڵێ بەڕێستان بۆ نانووسی ئایا ئەی حکوومەتی تورکیا بۆچی پەنا بۆ تونوتیژی دەبا ئێمە میلەتی کورد لە ناو تورکیا بەڕاستی ینی کوردێک دابرا ینی خەڵک بۆنە ئەو میلەتە لە تورکیا ینی حکوومەتی تورکیا بۆ ئامادە نیەدان بە دۆزی کووردا بنێ تۆ ڕێگەی دیبلۆماسیە گریتە بەر دوژمنەکەت باوەڕی بە ڕێگای دیبلۆماسی نییە ینی تۆ لەم حاڵەتا چی دەکەیت هیچ نەتەوەیەک نییە لەسەر زەویە لە هەموو دنیاە کە ئەگەر ئازاری بیت لە مەقابلە ئازارت نایەتەوە بۆیە من قەناعەتم نییە کە حکوومەتی تورکیا باوەڕی بە چارەسەری دیبلۆماسی هەبێ و دەستخۆشی لە پەکەکەکەم دەستخۆشی لە هەموو هێزە کوردەکانەکەم کە لە هەر شوێنێکەوە لە هەر لایەنێکی دوژمنەوە ئەگەر ئازاریان بن ئەگەر دوژمن دەستی دیبلۆماسی هێنا ئەوە خێری علاخر بەڵام ئەگەر نەی هێنا بەدڵنیایەوە تەنها ڕێگە هەرەوە بێ و زۆر ساسانەکە محەممەد لە کەرکووکەوە کاک محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتت باش بە قوربان هەموو کاتێک فەرمو پێشکی دەستخۆشی لە یەکەمیەوەی سەرکەوتن بۆ تۆ بۆ بیسەران و بۆ هەموو ئەوانەیەک لێرەی بۆ تۆش سپاس فەرمو هیچ کاتێک کێشەکان بە توندوتیژی چارە ناکرێت بەڵام پێشیان قسەیان هەیە ئەڵێن سەپڵە بە یەک دەستێ نادرێت ئەگەر بێت و ئێمە سەیرێکی مێژووی خەباتی پەکەکە بکەین تاکو ئێستا چەندین جار شەڕیان ڕاگرتووە یەکلایەنە بەڵام تاکو ئێستا حکوومەتی تورکیا بە هیچ شێوازێک جوابیان نەداوەتەوە و هەروەها بۆ نیازپاکی من خۆم زۆر متابعی اخبار و شتووە ئەەکەم گەریلاکان پەکەکە ساڵانی پێشە بۆ نیازپاکی خۆیان بەدەستەوەدا تەسمیر بوون لەگەڵ ئەواشە ئەوانەی بە هیچ شێوازێک جوابیان نەدایەوە کاکە ئەوانە هاتوو لە ماڵمانیان داگیر کردووە ماڵمانیان وێران کردووە لەگەڵ ئەوەشە هێشتان خۆیان بە ئاشتی ئەزانن لەم ڕۆژانەی دوایە و لەم ساڵانەی دوایە ڕەزەب تایب ئەردۆغان شێوازە ئاشتیەکی فێڵی دروست کردووە کە باسی ئاشتیەکە و لەگەڵ ئەوەشە ئێمە بووینەتە بێگانە و بێگانەش بۆتە خاوەن ماڵ بە داوای ئاشتیەکە و لەگەڵ ئەوەشە لەگەڵ خاوەن ماڵە قسە ناکە من لە کۆتاییە دەستخۆشی لە گەریلاکانی پەکەکەکەم هیوادارم هەرگیز و هەرگیز ماندوو نەبن بەردەوام بن لە خەبات و چالاکی و تێکۆشانیان بەڕاستی سەرکەوتن خۆری هەڵاتنی ڕوودانی باکوور لە عەرەبە نزیکترین کات ئینشاءڵڵا سەرکەوتن بەدەستێن بەڵێ کاک شوانجان من ئەمێ لە کۆتاییە دوو تێبینیم هەیە یەکەم تێبینیم بۆ ئێوە هیوادارم ئێوە ڕێگانە بن وەرەخەکان تێکەڵوێکەڵ بێ هەنێک کەسێ بەشداری ئەکا ڕێزم بۆ بەڕێزانێک کە بەشداری ئەکان هیوادارم لەسەر بابەتەکە قسە بکەن من باسی ئەواکەم و ئەواکەم با وەرەخەکان تێکەڵوێکەڵ نەکەم وەرە ڕۆژی جومعانی تەوەر ئازادە و تێبیداواکاری قسمەیە لە ئێوەدا پێش بێتانم بەڵێ کاک محەممەد بێگومان ئێمەش داواکەین کە تەوەر دەست نیشانەکەین خەڵک لەسەر تەوەر قسە بکە لە تەوەر لانەدا لەبەرەوە ئەمە بەردەمەی ڕۆژانەیە و لەسەر هەموو تەوەرەکان ئێمە بابەتەکەینەوە چونکە ڕادوی نالیا هیچ بەڕەمێکیانی ئیلا گۆرانی دابەزێن وەکو سیدی ئێوە دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو زۆر سپاس عۆمەرمان لەگەڵە عۆمەر لە شاری سلێمانی بەڵێ کاک عۆمەر هەلۆ بەڵێ چۆنی براکەم زۆر سپاس باشی بە قوربان سپاس فەرموو لەسەر ئەو تەوەرەیە من وەکو پێشمەرگێکی دێرین 84 بەڵێ وەکو زیندانێکی سیاسی مستعیدم تایە ئێستاش بچم لەگەڵ پاکەکە هاوشانیان بجەنگم بەرامبەر تورکیا بۆ لەسەر چه بنەمایەک ئەم بیرروکات هەیە وەڵڵی لەسەر ئەوەی تورک یان عەرەب یان فارس قەت دۆسی کورد نەبوون دائما هەوڵە ناوە کورد بڕوخێنن بە هەر جۆرێک دێت بە هەر جۆرێ بێت بە هەر وەسیلەیە بێت دەستان قسەی شوکاری کوردەوە لە بەرامبەر ئەمە پێت وایە بە شۆڕەشێکی چەکداری و بەم چاڵێکیانە کورد بتوانێت خۆڕاگەرێ و بتوانێت پرسی خۆی بەرەو پێشەوە لەگەڵ لەم وڵاتانە ئەگەر دوشمنەکە بە قسە کردی بە قسە لەگەڵیاکەی بە چەک کردی بە چەک بیکە لەگەڵیا بەڵێ چۆن ئەو بەرپەرچ دەیاتەوە بە قسە بەرپەرچی بەرەوە وەکو مالیشی نامەقوڵیشتی کرد داوای کرد عەلەمی کوردستان نەمێنێ لە خانەقین و کەرکووگوانە ئەوانش ئەینەشتن بەڵێ هیچ فەرقانی بەڵێ کاک عۆمەر بەڵێ سپاس پەیوەندیکەت دوای ئەم ناوبەرە بینەرە بەڕێتەکان جارێکی دیکە لەسەر ئەمان بابەت ئێمە بەردەوامین بەڵێ لەسەر تۆری کۆمەڵاتی توانە ڕاشکاوە لێ بێگومان شارکارێکی خراپەوە دەبێتە هۆی لە ناوبردنەوە هەڵفراندنی ڕۆحەکانەوە من لەگەڵ ئەوەدانیم هیچ کەسێک بکوژرێت لە نەتەوەیەک بەڵام ئایا تا ئێستا توانراوە کێشەی کورد چارەسەر بکە لە چار پارچەی کوردستان بەڕێگای گفتوگۆ بۆ گوێ بە داوخوازی مافەکانی ڕانەگیرێت ئەگەر بەڕێگای ئاشتی گفتوگۆ بێت لێ
جێ لێ ڕانەگرێ پەنا بن بۆ کێ و بۆ چ بەرین تورکیا حساب بۆ دەیان ملیۆن کورد ناکە تەنها لەسەر ئەوەی بە زمانی کوردی کەخوا بە ئێمە بەخشیوە وەک هەر مرۆڤێکی ترەوەکو هەر نەتەوەیەکی کە زمانی جیاوازیان هەیە و قسە پێیەکەن لە تورکیا ئەندام پەرلەمان زیندانی دەکرێتەوە ئەو مافەنێ پێراوا نابینرێت ئەمە زمانی دیموکراسی و ئاشتی و پێکەوە ژیانە کە دەسەڵات دەرانی تورکیا ئیدعای بۆ دەکەن هەروەها کارزان کەریم ئەڵێ من کارزان کەریم نووسەر و ڕۆژنامەوان و چاودێری سیاسی بە بڕوای من ڕاگەاندنی شەڕ لە بەرژەوەندی هیچ کەس وەلایەنێکدا بە شەڕ هیچ دەست کەوتێک و ئامانجێک نایەتە دیم بەڵام شتێک هەیە ئەبێت ئێمە لە بەرچاوی بگین پێکێکە لە ساڵی 1986 شەڕ لەگەل تورکیا دەکات لە پێناو چەند داواکاریە بە کوردانی باکۆر بەڵام بیرکردنەوەی دەوڵەتی تورکیا ئەوەندە تەسکە ئەوە قبول ناکات و ڕای کورد قبول ناکات دوجار هەر ئەبێت ئەم ڕایە قبول بکرێت بەڵێ لەسەر هەمان بابەت عومەر لە قەڵاتزێ لەگەلمانە کاکە مارم کاتەوە باش کاکە بەرنامەکە دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم زۆر سپاس وڵی بەڕاستی ئەم بەرنامەی ئێساتاندا لە جێ خۆیدا لە کات و ساتی خۆیدا بەڕاستی هەڵوێستێکی کوردانە و جوامێرانە و نوعێکتان نواندووە بەڕاستی کەناڵەکانی تر هەست ناکەم ڕەمزێکی کوردانەیان تێدا بەدی بکەم وەکو نارتی لە ناو ناخی جەماوەتدا دەژە و وەکو پێشمەرگەیەک کەناڵەکەتان وەکو تاکە پێشمەرگەیە وەکو ڕێبەری پێشمەرگەیەک دەیبینم بەڕاستی زۆر سپاس کاکە مەرێمەش ئەوەی جێگای شانازیە بۆ ئێمە کە خزمەتی ئێمە بە دلی ئێوەی بە دلی کۆمەلگای کوردەواری بە تایبەتی تۆکو پێشمەرگەی هەر سپاسان دەکەم حەز دەکەم کەناڵەکانی تر و سەرکردایەتی کورد بە هەموو حیزبەکانەوە هەڵوێستێکی جوامێرانەیان بێت لە بەرامبەر دژمنانی کورد چۆن ئەو هەر چوار وڵاتە داگیرکەرەکان لەسەر دۆزی کورد هاودەنگ و هاوڕان لەسەر مەسەلەی کورد دژمنی کوردن حەز دەکەم بە پارتی و یەشێتی و کۆمەڵی ئیسلامی و حیزبە ئەڵمانی ئیسلامیەکان یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک ڕەنگ بن لە بەرامبەر دژمنانی کورد من ئامادەم وەکو کەسێکی لە ئەنگری ئیسلامیم ئامادەم بە نان و بەرگ و چەکی خۆم و خزمەت و ماڵ و منداڵم خزمەت بە گەریلای شپەکەکە بکەم و بچمە پێشەوە لە هەرێم دیفاع لە خاک و نیشتیمانم بکەم بەڵێ کاکەمار بەڵێ سپاس دەستخۆشیش لە گەریلاکانی شار دەکەم بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانیان ئەو دێت شێرکاری دەکا بۆ ناو هەرێم ئەو لە ناو تورکیادا چالاکی دەکا بەڕاستی دەوڵەتین سروەری بۆ کورد ئەوڕۆ ناوی خۆی کردوون لە دوای ساڵی 84ەوە بەڵێ کاک عومەر تۆوەکو تۆ ئەڵێ وەکو لایەنگیرێکی ئیسلامی بەڵێ تۆوەکو ئەڵێ وەکو لایەنگیرێکی ئیسلامی لە تورکیا پارتی داد و گەشەپێدان کە پارتێکی میانڕەوی ئیسلامیە سەرکردایەتی وڵاتی تورکیا لە هەر سێ کایە سەرێکێکی سەرۆکاتی کومەت سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی حکوومەتەکە بوو تا ئێستا لە بەرامبەر کورتە کۆتوا لێ مافەکانیان وەکو پێویست پێی نادا بەڵێ ئەو ئەگە ئیسلامیە ڕاز دەکا ئیسلام خاشی داژێر وڵاتی ئیسلامی کەسێکی ئیسلامی خاشی کەسێک نابەزێنێ نوێژی دروست نییە عیبادەتی دروست نییە ئەو کەکەی ئیسلامە یا عەرەبی شۆڤێنی کەنجی ئیسلامە ئەوان بەناوی ئیسلامەوە ئیش دەکەن بەڵام بەداخەوە ئیسلامیان ناشرین کردووە ئەوانە موسڵمان نین میلەتی کورد موسڵمانە تەعەدا لە کەسێک ناکە تیرۆریسم نییە ئێمە حەقی خۆمانە دژمنی خۆمان دەرکی لە سەر خاک و نیشتیمانی خۆمان ئێمەش نوێژمان و عیبادەتمان بۆ پێویستە نییە ئەگەر لە سەر خاک و نیشتیمانمان دیفاع ئاین و نیشتیمانمان نەکەین بەڵێ سپاس پێیان دەکات سیروان لە شاری سلێمانی لە گەلمانە لەسەر هەمان بابەت کاک سیروانم کاتەوە باش زۆر سپاس کاک سیروان تا ئێستا لە هەر چار پارچەی کوردستان کە بە سەدان ساڵە بە هەزان ساڵە کورد لێرە ئەژی تا ئێستا کێشەکەی کورتێک و پێویست چارەسەرکردنە لە کاتێکە هەر چار وڵاتێکە کورد داگیر کرا بە تایبەتی سێنەتەوە ئاساسیەکە تورک و فارس و عەرەب هەمویان بوسڵمانن کوردیش بە زۆرینە بوسڵمانە تا ئێستاش لە هەر چار پارچەی کوردستان ڕەوشی کورد ڕەوشێکی ئاورتەیە ڕەوشێکی نەئاساییە کێشەی کورد هەیە کورد ئەگیرێ ئەکوژێرێ لەناو ئەبرێ ئەمە بوو چ ئەگەڕێنەوە بوو تا ئێستا ڕەوشی کورد لەم ئاسەدە و لە ئێستاشدا پەنابردن بۆ شەڕەشی چەکداری لەلایەن کوردەوە تا چەند خزمەتی بەرژەوەندی کوردەکە لە ئێستادا بەڵێ وڵی کاکە من پێم وایە ئەو دەوڵەتانەی کە پەنیان بۆ ئیسلام بردو بەڕاستیەوەوانە ئیسلام نین درۆکەن ئەگەر ئەردۆغان پشگیری لە فەڵەستینەکات ئەڵێ ئەمە خاکی داگیر کرا کاکە جانخۆتانە ئەردۆغان خۆی خاچی کوردی داگیر کردو من پێم وایە پەکەکە هیچ تعدای نەکردووە
پەکەکە حەقی خۆیەتی و من پیرۆزبایی لە تووشیاکەم کە ئەو لە جەنازەی بۆ ڕۆشتە هیوادارم ڕۆژانە 26,000 جەنازەی بۆ بڕاتەوە هیوادارم کوردستانیان لێ بکەن بە گۆڕستان من ئەم بیرۆکەیە لەسەر چه ئاساسێک کاک سیروان ئەم بیرۆکەیە لەسەر چه ئاساسێک لە کاتێکە کە گەلی تورکیا گەلێکی دراوسەی کوردە پێویستە کورد و تورکیا بەشەیەکی گشتی باشتی پێکەوە بژین گەلێک جاران بەرپرسەکانی تورکیا بەرپرسەکانی کوردیش تاکی لە سەرکەنەوە کە پێویستە چارەسەریان پرسە بکرێت پێویستە فرمێسکی دایکانی نەی جەندورمە و نەی گەری لە بەی شێوەیەک نەڕژێت ئەمە لە چاسێکە بێگومان ئەوە خەڵکی کە کوژرێت سەربازەکانی تورکیا هەمووی خەڵکی فەقیرن وەکو گەریلاش نەفسی تشتەر دوکیان بەڵام گوناهبارە سەرەکیەکەی چییە بۆ خەڵک گوناهی خەڵک چیە لەم چارچەوەیە بەڵێ بەڵام من گوناهبارەکەی ئەژێڕمە بۆی کە خۆی تورکەکان گوناهبارن ئەوانەی کە گوناهبار هاتوونەتە سەر ماڵی کورد بەڵێ ئەوانەی کە هاتوو سەر ماڵی ئەو هاتوونینە تعدا لە کورد دەکەن بەڕاستی پەکە هیچ تعدایشی نەکردووە پەکەکە هاتووە دیفاع لە نەفسی خۆی کات دیفاع لەو خاک و ئاوە بکە ئایا تورکیا تا ئێستا بوونی لەو تا ئێستا دەوتی تورکیا دانی ببوونی کوردانە ناوە ئەوان هەر بە چۆکە شاخاوەکان ناوێنەبن بەڵێ هیوادارم هەموو کورد کۆبک و یارمەتی بۆ پەکەکە کۆکرێتەوە کە چەکی باشیان نەبێ کە شوێنی باشیان نەبێ کەوانە خزمەت کردێن کولی شەیدێکی پەکەکە بە شەیدی هەرچا پاسی کوردستان بدانە بەڕاستی پەکەکە من پێم وایە وەکو نوێەکەی ئێران وایە بۆ کورد ئەگەر بێوانە نەبن بەڕاستی کورد بە ئاخارێکی خراپ ئاڕوە بەڵێ سیروان خی گەورە ئەو گەریدانەی پەکەکە هەمویان تەمەند درێژ بێن تەمەنی من بچێتە سەر تەمەنی ئەو گەریلایەنە بەڕاستی بەڵێ کای سیروان بەڵێ سوپاس سەرنجەکانت ببورێت گەلە خەڵکێکی زۆر لە سەری پەیوەندی ئێستا لەسەر خەتن هاوکار لە ئاغجەلار کاک هاوکار ببورە کە کاتێکی زۆرە لە سەری پەیوەندی فەرموو سەرنجەکانی خۆت باش بەڕێزم زۆر سوپاس ڕێز و خۆشەویستم بۆ بەرنامە جوانات بەڕاستی من وەک بۆ چوونی خۆم هەرچەندە من لەگەڵ ئەوەیە نیم کە ڕۆڵەی مەسەلەن تورک بکوژرێ بەڵام لە کاتێکا کە دوژمنان و نارانی کورد بڕوان بەڕێگەی دیبلۆماسی نیە بڕوان بۆ بە ئاشتی نیە بۆ چاسەکردنی کێشەکانی کورد بەڕاستی هیچ ڕێگەیەکی تر لەبەر دەمدا نییە من لێرەوە دەستخۆشی لە گەریلاکان دەکەم بەڕاستی لە ساڵی 1920ەوە کە کەمال ئەتاتورکی گۆڕ بە گۆڕ دەستوری وڵاتی تورکیای داناوە نووسیوێتی گەلی تورکیا تەنها تورکە بەبێت دانان بە مافەکانی کووردا کەواتە من لێرەوە دەستخۆشی لە گەریلاکانەکەم بەڵام کاک هاوکارە کۆتواڵی تا ئێستا هیچ دەست پێش خەریە پرۆپۆزالێ نەبە بۆ چونەتی چارەسەرکردنی پرسی گەریکە کورد باشتی حکوومەتی تورکیاوە هەر لە سەرەتای مەخۆڵی دوام و پێمایە دەسەڵات لە تورکیا گرێتە دەست هینە پێشنیاریان هەبووە حتا بەرنامەشیان هەبووە بچونێتی چارەسەرکردنی پرسی کورد بۆیان بەرنامە پراکتیزە نەکراوە خەتای تەفگەری کورد بۆ کورد وەکو پێویست ئەم هەڵە وەرنەگرت و ئەم هەڵە نەیقۆستەوە حکوومەتی تورکیا وەکو پێویست ئەم بەرنامەیە پراکتیزە نەکرد لە ڕاستیە جێبەجێکردنی یاخود بڵێن پراکتیزکردنی بەڕاستی ئەمەی کە حکوومەتی تورکیا ئیدعای بووە کە من پێم وایە تەنها لە کاتی انتخاباتە کە حکوومەتی داد و گەشەپێدان بەنا حکوومەتی ئیسلامی کە هەرچەند دوورن لە ئیسلام و ئەوان پێم وایە لە کاتی انتخاباتەکانە بۆ ڕاکێشانی سرنجی کورد بەڕاستی کۆمەڵی ئیدعاکە ئاشکرایە هەموو خەڵک ئەزانێ کە پەکەکە دەیان جار و سەدان جار ئاگربەستیان یەکلایەنە ڕاگەیاندووە بەڵام حکوومەتی تورکیا بەڕاستی من پێم وایە کە ئەوان نایانەوێت کێشەی کورد بە ڕێگای دیبلۆماسی چارەسەر بکرێ بۆیە ئەگەر ڕێگای دیبلۆماسی نەبێت ڕێگای ئاشتیانە نەبێت من لە بەڕێزت ئەپرسم کورد پەنا بۆ چی بەرێ بۆ دیفاعکردن لە خاتی داگیرکرای خۆی بەڵێ لەسەرما بابەت شێخ لە کەرکووکەوە لە گەلمانە بەڵێ شێخ الو بەڵێ مرحبا سەرچاوم من شێخ ئیدریسم لە کەرکووکەوە زۆر خۆشحاڵم بەڵێ برای گەورەی کاگە هەڵوێستی ئێمە ماتوڵ حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی نییە ئێمانەوێ مەجالمان دەرێ وەک ملت هەڵوێستا بووە شێخ ئەگەر ئێستا لە گەرمە بیت هەڵوێستا بووە سەرۆکاتی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکردووە لەسەر ئەم هێرشە و بەتوندی ئەڵێ ئەم کردەوەیە بەر لە هەر کەسێکی تر دژی بەرژەوەندەکانی گەلی کوردستانە و بەردەوامبوونی زیانێکی گەورە بە دوزی گەلی کوردستان دەگەێنێت ئێمە پشگیری سەرۆک بکەین بەس برای بەڕێزادێ سەرۆک و ملت
مقاطعه تجاري ام تركانه بكن يعني ايران يعني ابو وي برجون يا ما تواب يتدس يا ما امرانات وين لبقدين بابوني وتو كان رزايا هذا ما مجال ما بدريته وقت ملتي ارمتيام كين بهامو تشتي اگر تو يجوي تركا خاني تو ترك قد لقال توانيه فاش لقال ثانيه اوان انا دين اسلامي انت يقدر جابر برازم بو اما لكركوك تركمانگان وقول بخيوكين عربگان وقول بخيوكين بو اني چالو استيچاني برابر يما بله اردوغان على قدوه بعد تكركوك بلان ترك ثانيه بق تركيا این ترکمان ثانيه بقدر حرمته جيره بله كايك تركمان يسمنا عربي يسمنا بو انا وقول الثانيه داوكارين لسروك كارمان تمام جلال لبغا بابا راسي خطبنا تبانا موزعو بله شیخ لکرکوک و بله سپاس پیونده کت تماشاوان نجا توار ایرو سر بویارن ایرو ین دورا جولمرگه دورا چاله گریدای جولمرگه کو دو شف دمجمر ایک گریلاین پارتیا کارگران کردستان پکه که د بوسای که دا انکو د هن چالاکیان دا هج دورا نزبوارم لدیجی ارتشا ترکیا چالاکینوها و انجام دا وکو پکه که دبیجه نزی سات جندرمه انکو ارتشا سپای ترکیه تی کشتن روها 5 گریلاجی اولگور چافکانیان چاپمنیا لترکیا پیتری 20 ارتشا ترکیه هروها پیتری 10 گریلاین پکه که نکشتن بگم ویجی کارودان جدا جدا جیل پیبون هر لهمبر وان کارودان دا تایبتی ین هندور کردستان لهرما کردستان سروکاتی هرما کردستان بیاننامه در کرد د یک بشه که بیان ده هاتیه کد بیجه ام افکر یاره بری هر کسی که دن دجی برجاندین گلی کردستان و بردانبون زیانه که مزن بدوزا گلی کردستان دیگه آیا رأیوا بچونوا فرمودنا و برنامه دانشان بدن بله شیرزاد لکلاره ولا گلمانه کاکه جان ام کاتو باش همو کاته کت کا شیرزاد دەستخۆشیان بەرنامە جوانەتان لێکم زۆر سپاس فەرموو بەڕاستی ئەوەی ئیدانەی ئەم شەڕە بکات قبول ناکرێت لە هیچ کەسێک لەبەر ئەوەی بە خیانەت لە قەڵەمە درێت لە چ ڕوویەکەوە لەبەر ئەوەی ئێمە بەڕێز عەبدوڵڵا جەلان دەستگیرن لای ئەوان چەند جا پیانی وتووە کلیلی چارەسەری لە لای منەوەیە ئەوان ڕەتیەکەنەوە بەڕاستی ئەمە 80 ڕۆژە مەحامەکانی ناچن ڕێگای نادەنێ لەبەرەوەی دیداری لەگەڵا بکەن مادام تر خۆی پێویستی بەوە نییە حەز ناکات کێشەی کورد بە سیاسی چارەسەرکە خۆی پێویستی بەوەیە عەسکەری بە زوڵم و زۆری بەسەر کوردە بێنێ بە هەموو شتێک خۆیان ڕەوایە کورد بکوژن بەس بۆ ئەوان ڕەوا نییە بەس پێت وایە ئەم تونتو تیژە بێگومان ڕەتفعلی هەبێت ئەم تونتو تیژە بتوانێت ڕەوشی خزمەتی دووزەکە خزمەتی ڕەوشەکە بکە بەڕاستی ئاخر ئەوان ئێمە وەکو ملەتی کورد چەندجا داواکاری ئاشتیەک لە باکووری کوردستان چەندجا داواکاریەک لانی ملەتەوە لە لانی پارتە سیاسیەکانەوە دەوڵەتی تورک ڕەتیەکاتەوە خەڵکی ئەوەدانە گوێتان لێ خۆتان لە ئاگادار لە ڕاگەاندنەکان و خەڵکی زۆر دەستگیرەکەن ئەیکەنە زیندانەوە بە هەموو جۆرێکەوە بە تۆمەتی جۆرا و جۆرەوە بەڵێ بەڵێ عزیز لە شاری سلێمانی لەسەر بەڵێ کاک عزیز هەموو کاتێکت تاکی بە قوربان چاو ماچەکەم زۆر سوپاس کاکە گیان من وەکو خۆم پیرۆزبایی لە دەوڵەتی تورکیا ئەکەم بە بۆنەی ڕۆستنەوەی ئەو جەنازانەوە بۆیان و دەستخۆشیش لە پەکەکە ئەکەم و زۆر 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 نیگەرانین لە سەرۆکی هەرێم کە حکومەت ڕئیس جمهوریەکەی تورکیا هەبوو هەولێر هەموو دێکی هەولێر بیست ئاڵای تورکیا بیا کردبوو تورکیا ئاڵێ من ئاڵای تورکیانم لەسەر قەندیل هەڵێکم مەگەر کورد هەر هەمووی بمێ بتوانێ سەدام حوسێن بەو زاڵمەی خۆی نەیتوانی بەم هەموو وڵاتە عەرەبیەکە لەگەڵ یا بوو تورکیا قەندیل بگرێ ئێستا تورکیا قەندیل بگرێت زۆر سەوە زۆر زۆر بەس زۆر زۆر گلەیمان لە سەرۆکی هەرێم هەیە کە فەرسی سووری بۆ ڕاخستە بوو کە هەر بۆ هەولێر هەموو عەموودێکی هەولێری بیست حەلەبی تورکیای پیا کردبوو ئەگەر پێی بکرایە مردوەکانیشی زیینەوە کردەوەی بە پێوە ڕاوەستن
پێشوازی لەم کابرای بکەن کە هاتۆ بەڵێ کاکە عزیز بەڵام لە ئێستادا لە ئێستای جیهاندا کە زمانی گفتوگو زمانێکی زاڵە زمانی گفتوگو بە زمانی گفتوگو هەموو کێشەکان چارەسەرێکی لە کۆتاییشدا چێک و چێکدارکردن و کوشتن و هێرش و چاڵکی و تا دوای خزمەتی هیچ پرس و هیچ ڕەوش و هیچ دووزێک نەکە وەکو گەلێک تەجاربی جیهان و ناوچەکەش هەیە لە ئێستادا پێت وایە پێویستە چی بکرێت بەوەی زیاتر لەمە خوێنی کورد و خوێنی تورک خوێنی عرب خوێنی هەموو هاوسەکانی کورد نەڕژێ بە شێوەیەکی ئاشتی پرسگرێکی چارەسەر بکرێت پێت وایە لە ئێستا بەدوادا پێویستە چ مزاکرە هەبێ چ ئالتەرناتیڤ هەبێ هەم لەلایەن کوردەوە هەم لەلایەن تورکەوە بۆ ئەوەی ئەم کێشە چارەسەر بکرێت لەمە زیاتر خوێنی هەردوولانە نەڕژێت بەڵێ فەرموو کاکە گیان لەلایەنی کوردەوە هەموو دەست پێشخەریە کراوە پەکەکە هەزار جار ئاگربەستی تاگلایانی ڕاگەیان لەلایەنی خۆیەوە وتی ئەوە شەڕ ناکەین بۆ مانگێک بۆ 2 مانگ بۆ 3 مانگ ئەو هەر هجومی هێنا ئەو هەر هجومی هێنا پەکەکەش چی بکە مەجبور دیفاع نەفز ئەکات لەوادانی تۆ هجومی بۆکە بۆ سەر خاکی وڵاتێکی کە وڵاتی تورکیا نیە وڵاتی کوردستانی بەڵێ کاکە عزیز ئیتراو چی بکە بەڵێ سپاس پێوێن دەکات بەڵێ بینەرە نێجا وەکو کاکە عزیز گوتی نێزی 10 جاران پەکێکی ئاگرباسەیەکی لای ڕاگەیان بۆ چاتیە چارەسەرکردنەوە ناوێ پرسگیرێکی هەروەها وەکو بەری چەندێکی دەرکەتی کۆ حکوومەتە تورکیا بە ئەوەیەکی ڕاستەوخۆ گەل بەرپرسێن پەکێکی لە ئەس بوارم لە بروکسل لەوەر هەفدیتن پێکاندینە هەروە لەگەل عەبدوڵاو جەلان لە ئیمرالی هەفدیتن گەلێک جاران پێکەێنە گەل و بۆ هەیە ناف مزاکرە ئەکتیف نادنا ئەکتیفکردنەوە بۆ ڕۆژ بەرەفی ئاقارێ تونند و تیژاتە برن بەختیارمان لەگەلە لە شاری سلێمانیە و کاک بەختیار فەرموو ئەلۆ هەولێر باش برا هەموو کاتێکیت کای بەختیار فەرموو کاکە دەستخۆشی لە چەکدارەکانی پەکە دەکە بەڕاستی چونکە تورکیا ئاشتیان ناوێتن بزەبت ئەوانیش وەکو نوری مالکی بەس دەیانەوێتن کورد چاوەشە بکەن بە قسەی وەکو داوای ئاشتی و شتیوە ئەوان هیچ ئاشتیان ناوێت چەند جار دیتمان کورد دەست پێشخەریان کرد ئاگربەستیان بە پەکەکە ئەوان هیچ هەر بەردەوام بوو لە سەست و باران و دەستخۆشی لە پەکەکە دەکەم و هیوادارم بەردەوام بێت بڕاتەوی برام ئەگە پەکەکەش لە پێش تورکیا نەمینێت تورکیا بەرەنگاری هەرێمی کوردستان دەوێتەوە وازمان لێ ناوێتن بەڵێ ئەکام لە چەمچەماڵ دوا پەیوەندی کاک ئەکام ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکی جەنابەت بەڕێزم بەڵێ من لەگەڵ ئەوەدام کە پەکەکە پەنابەرێتە بەر و تیژی بەڵێ بۆ پێت وایە تۆ تیژی خزمەتی ڕەوشەکە بکە لەبەرەوەی کە هیچ چارەسەرێکی تری نیە دەوڵەتی تورکیا ئامادە نییە بە هیچ شێوەیەک بە سیاسەدەم کێشەی حەل بکات بەڵێ من پێم وایە کە پەکەکە هیچ چارەسەرێکی تری نییە بەڵێ کاکەکان لە چەمچەماڵ دوا پەیوەندی بەڵێ لە سەر تۆری کۆمەڵاتی پێم وایە کۆمەڵێکی سەرنجیتر هاتووە هاوڕاست نیزام ئەڵێ بە بڕوای من شەڕ و تونند و تیژە خزمەت نەکێ بە دووزی کورد ناکات بەڵکو خزمەتی مرۆڤاتیش ناکات بەڵام وا باشترە پەکێکە لە ڕێگەی تونکردنی تەنزیماتی لە ناوشارەکانی کوردستانی تورکیاوە بتوانێت کوردەکان وەکو فشار بەکاربێنێت بۆ دژی تورکیاوە بتوانێت کوردەکان بهێنێتە دەنگ لە ڕێگەی خۆپیشاندان و نەهێشتنی سوپای تورکیا داخلی ناوچە کوردیەکان بێت ئەمە باشترین فشارە بۆ تورکیا هەروەها ئازاد ئامێدی ئەڵێ من لەگەل ئەوەدا ئەس دیگەربێ چەند دێدەنیمە کوپەنە بێتە بردن بۆ بەر تونند و تیژیان لێ ئەگەر هات و دەوڵەتە تورکیاژی ئەو چەندە لە بەرچاوان بگیری ji ber ku îro zimanê tund û tîjiyê nemaye belke zimanê here baş bû çareserkirina her pirsgirêkekê li hevdû têgihiştinê zimanê diyalogê belê Murat Tahir ئەڵێ نەخێر تونند و تیژی تەنها قوربانی لێ دەکەوێتەوە با هەموو کوردی تورکیا یەک بگرن و جارێکی دیکەش دەنگ نەدەن بە لیستە تورکەکان و وەزیان زۆر بە زۆر بەرەو باش بوون دەڕوات هەروەها ئەحمەد ئەڵێ من ڕەخنەم ئەو تاهیر کاک ئەحمەد ناو نیشانی ئێمە بێگومان وەکو نییە کە ئەگەر بەدیقەتەوە سیرکەی ناو نیشانی ئێوە سەرنجی خۆ نیشانەدەن بەڵێ تەماشاوانە نێژا بەبێ چەند دیجام گەشتنیە داویە بابەتی ڕۆیە بەرنامە مایکی خەڵک دیگەل ڕێز و حرمەتێن من بۆ هەفکارێن من لە پشکە کۆنتڕۆلی و کامیرەمانە و گەلێک ڕێزێن من بۆ هاوەکو هەیەنها بینەرێن بەرنامە بوون هەیە سبەهی بە بابەتێکی گەرمتر بە هەفگەین هەر شاد و بەختەوار بن.